برا خۆشەویستەکانم، خوشکە ئازیزەکان، یەکێک لە ئەو عیبادەتانەی کە خوای گەورە و باڵادەست بۆ ئێمەی داناوە بریتیە لە کەسبی حەلال بە عەرەبی، بریتیە لە کاسبیەک، پارە پەیداکردنێک کە خوای گەورە و پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم بۆ ئێمەیان حەڵال کردووە. یەکێکە لە عیبادەتەکان بەڕاستی. و ئینسان ئەگەر ئەو کاتانی بەیانیانە چێتە دەرەوە کە ناوی خوا ئەهێنێ و پشت بە خوا بەستێ، نیەتی بێ کە من خوایە لەبەر ڕەزامەندی تۆ ئەچم بۆ کار و کاسبی حەڵاڵ، بۆ ئەوەی کە ئیشم بە حەرام نەبێ، ئیستیغنا بکەم لە حەرام، تا بە تیکەی حەڵاڵ ماڵ و منداڵەکەم بەخێوکەم و گەورەکەم تا ئەچێت ویەتەوە هەمووی بە عیبادەت بۆ نووسێ خوای گەورە. حەدیثێک لە سونەنی صحیحی پێغەمبەر صلی الله عليه وسلم، ئەمەی گێڕمەوە ڕیوایەتی ئیمامی دارەمیە ڕەحمەتی خوای لێبێ، و شێخ ئەلبانی فەرمێ صحیحە. ئەبوو هورێرە بۆمانە گێڕێتەوە فەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی: يا أيها الناس إن الله أمر المؤمنين بما أمر به المرسلين. خەڵکی ناگاتان لێ بێ بزانن چۆن خوای گەورە ئەمری بە پێغەمبەران کردووە، ئاواش ئەمری بە باوەڕداران کردووە. چۆن ئەمری بە پێغەمبەران نێراوەکانی خۆی سەلامی خوایان لێبێ کردووە، ئاواش ئەمری بە باوەڕداران کردووە. فەرموویەتی خوای گەورە لە قورئان: یا ئەیوها الرسل، ئەمە ئەمرەکەیە بە پێغەمبەران سەلامی خوایان لێبێ، ئەی کۆی گشتی پێغەمبەران، کولوا من الطیبات واعملوا صالحا، ئێوە تیکەی پاک بخۆن. طیب یعنی پاک، طیب یعنی حەڵاڵ، یعنی مەصدەر و سەرچاوەیە کە خوا ڕێی پێیاوە، لەو تیکەیەوە لەو سەرچاوەیەوە ئێوە تیکەی حەڵاڵ پەیدا بکەن. یا ئەیوها الرسل كلوا من الطيبات، با پاک بێ، واعملوا صالحا، وەکردەوەی چاکیش بکەن، إني بما تعملون عليم، ئەوەی کە ئێوە ئەیکەن من عالمم پێی. ئەوە ئەمرە بە پێغەمبەران سەلامی خوایان لێبێ. چۆن ئاوا ئەمری کردووە بە پێغەمبەران، ئاواش ئەمری کردووە بە باوەڕداران. فەرموویەتی: یا ئەیوها الذین ئامنوا كلوا من طيبات ما رزقناكم، ئەی کەسانێک کە ئیمانتانێ ناوە لە چی بخۆن؟ لەو شتە پاکانە بخۆن کە ڕزقماناون. و پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم: إن الله طيب لا يقبل إلا طيبا، خوای گەورە پاکە، ئەوەشی کە پاکە وەریەگرێ، ئەوەی کە پیسە وەری ناگرێ.